بیرکاری پۆلی چوارەمی بناڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا 58. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان پێش نیوەڕۆ یان دوای نیوەڕۆ بەکاربینە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانە 15 و 16 و 17 دەهێڵمەوە بۆ خوێندکاران. یەکسەر دەچمە لای پرسیاری 18 ماوەکە ئەژمێر بکە. هەر کە جێم لە وشەی ماوە ئەژمێر بکە واتە کاتژمێری کۆتایی کەم کاتژمێری سەرەتا یان دەستپێک، واتە کۆتایی کەم سەرەتا. هیچ کات نابی سەرەتا کەم کۆتایی. کەی کۆتایی دێ؟ کەم کەی دەستی پێکرد. ئەوەی ڕاستیبی ئەژمێرکردنی کات کە پێش نیوەڕۆ و دوای نیوەڕۆیە ئاسان نییە. زۆر دەبی ئاگام لێبی. دووسێ ڕێگە هەیە. ئەمن یەکەچیان لێرە ڕێی ئەژمێرکردن ڕوون دەکەمەوە. پاشان ڕێگەیەک هەیە لە ئینتەرنێت ماڵپەڕێک هەیە کە کاتەکەم لۆ ئەژمێر دەکا لۆ ئەوەی ئەمن ساغکەمەوە و بۆ ئەوەی ڕاهێنانیش بکەم. کاتە لێرە 2 کەم 7:35 بەڵام هەمیشە دەبی بزانم دوای نیوەڕۆ پێش نیوەڕۆ. 2 و 7:35 هەموو کات کاژێرەکە لە لای چەپ دەنووسرێ. ئەو دوو خاڵە مابەینی کاژێر و خولەکەکان هەمیشە لە لای ڕاست دەنووسرێن. نووسینی کات هەمیشە ئەو هایە بە ڕەنووس. ئەوجە پاشان دەبی لێرە ئەمن بزانم ئەوە دوای نیوەڕۆیە ئەوەش پێش نیوەڕۆیە. چونکە ئەوە دوای نیوەڕۆیە واتە ئەمن دەبی هەمیشە 12 کاژێری لۆ زیاد بکەم. خولەک نا تەنیا 12 کاژێر. خولەکەکە هەروەکو خۆی دەمێنێتەوە واتە 2 کۆ 12. 2 کۆ 12 ئەوها 12 کۆ 2 دەکاتە 14. واتە لێرە دەبی ئەمن لە جیاتی دووەکەی لابم بنووسم 14. دووەکەی بسڕمەوە ئەوها بنووسم 14 چونکە دوای نیوەڕۆیە. ئەوی دیکەش پێش نیوەڕۆیە کەواتە 14. ئەوە تەواو. یەکێک لە کێشەکانم چارەسەر کرد. یەک کێشەی دیکەم مایە. ئەویش چییە؟ تەمەشای خولەکەکان دەکەم لە کاتی لێدەرکردن. زۆر گرنگە. ئەو خولەکەی سەرەوە دەبی هەمیشە گەورەتربی لەوەی خوارێ یان وەکو یەک بن. هیچ کات نابی خولەکی سەرەوە بچووکتربی. 30 بچووکترە لە 35. ناتوانم 35 لێ دەرکەم. نابی. ناچارم یەک کاژێری خورتکەمەوە. ئەو 14 یەک کاژێری لێ فڕێدەم یان یەک کاژێری بە قەرز بکەمە خولەک کەواتە 14 چی لێدێ؟ کەم یەک دەبیتە 13. کەواتە ئەو 14 نامینێ دەبیتە 13. لێرە دەنووسم 13. ئەو 30 چی لێدێ؟ 30 دەبی کۆ بکرێتەوە لەگەڵ 60. ئەوها چونکە یەک خولەک ئەو خولەکە یەک کاژێر ببورن دەکاتە 60 خولەک. کەواتە خولەکەکان هەمیشە زۆر دەبن زیاد دەبن بە 60. 30 کۆ 60ش دەکاتە 90. کەواتە لێرە دەنووسم 90. ئێستا چم هەیە لە جیاتی 14 و 30 ئەوەم هەیە 13 و 90. واتە بە ئەمن ئەوانەی ڕەشکەمەوە هەتا دیاربی چم هەیە. ئەوها ئەوانە لابم بنووسم 13 و 90.
ئێستا دەنووسم 13 لێرە و 90 خولەک ئەو های لێ هات. ئەو جا ئێستا بە تەواوی ئێرانە لا دەبەم هەتا ئەژمێرکردنەکەی بە باشی بکەم. ئێستا دەچم هەمیشە لە لای خولەکەکان دەست پێ دەکەم. 0 کەم 5 نابی، نۆیەکەی خورد دەکەمەوە، نۆیەکە دەبیتە 8، 0ەکەش دەبیتە 10 کەم 5 دەکا 5 لێرە دەنووسم، 8 کەم 3 ئەویش دەکا 5 لێرە دەنووسم، ئەو دوو خاڵە کە خولەک و کاژێری لێک جودا دەکاتەوە زوو دەنووسم، ئەو جا 3 کەم 7 نابی، 13 ئەو یەکەی خورد دەکەمەوە دێتە ئێرە دەبیتە 13 کەم 7 یەکسانە بە 6. وەڵامەکە چییە؟ 6 کاژێر و 55 خولەک. ئەو جا ئەگەر بمەوێ بنووسم دەنووسم 6 ک و 6 ک و 55 خ. ئەوها دەنووسم وەڵامەکەی. مامۆستایەکەم بە کەیف دەبی ئەگەر ئەوها بنووسم. ئێستا دەچم لە ماڵپەڕێک لە ئینتەرنێت لە گوگڵ بزانم ئەو وەڵامەم ڕاستە یان ڕاست نییە. ئەو ماڵپەڕە لە چێندەرە دەچمە گوگڵی دەکەمەوە ئەوها لێرە چ دەنووسم هەتا بچمە لای ماڵپەڕەکەی دەنووسم ڤیسنوس ئەوها ئەو وشەی دەنووسم ڤیسنوس. بێگومان زۆر هەڵبژاردە دێ ئەمن کامەیان هەڵدەبژێرم ئەمن ئەوەی هەڵدەبژێرم. کلۆک واتە کاتژمێر. ئەوها کرتەکی لەسەر دەکەم کە کرتەکەم کرد بێگومان زۆر هەڵبژاردە دێ ئەمن کامەی هەڵدەبژێرم ئەوەی هەڵدەبژێرم کە ئەوها نووسرایە ئینتەراکتیڤ کلۆک. ئەو جا ئەوها نووسرایە کرتەکی لەسەر دەکەم دێمە ئێرە ئەوە ماڵپەڕەکەیە. ئەو جا ئێستا ئەگەر بمەوێ ڕەنگەکان بگۆڕم بێگومان هەیە ئەو ڕەنگانە نابینی لێرانە کرتەی لەسەر ئێرە دەکەم ستایل ڕەنگەکان دەگۆڕم بۆ وێنە میلی کاژێرەکان سۆر دەکەم دەتوانم میلی کاژێرەکان سۆر کەم نارنجیە ئەوها سۆری دەکەمە ڕەنجی سۆر میلی خولەک ژمێرەکان دەکەمە شین بۆ وێنە ئەوها و دەورەکەی دەتوانم بکەمە سەوز ئەگەر بمەوێ ببورن دەبوایە وەچی جاران سۆری کەمەوە دەورەکەی دەورەی ئێرە دەکەمە سەوز ئەوها. ئێستا ئەو جا دەگەڕێمەوە لای کات. ئێستا چ دەکەم؟ یەکەم شت کاتژمێری سەرەتایەکەی دەنووسم. کاتژمێری سەرەتا چەند بوو؟ سەرەتا 7:35 پێش نیوەڕۆ. 7:35 دەچم ئەوە 7 لێرە 7 ئەوها 35 ئەوها 7:35 بەڵام کە لێرە تەمەشا دەکەم نووسرایە دوای نیوەڕۆ PM دوای نیوەڕۆیە کەواتە جارش کە دەیسوڕێنم و هەتا لێرە دەنووسرێ AM ئەلێرە کەواتە دەسوڕێنم هەتا دەگەمەوە 7 ئەوها 7:35 ئەوە 6:35 7:35 هەتا ئێرە هاتم ئەوها زۆر باشە. ئێستا 7:35 AM واتە کاتژمێر 7:35 خولەک پێش نیوەڕۆ. ئەو جا ئێستا دەچم چ دەکەم زۆر گرنگە ئەو ڕیسێت واتە ئەو کاژێرانە دەکەمە 0 چونکە لە ئێستاوە ئەمن
کاتەکەی دەژمێرم ئەوها کرتەچی لەسەر ڕیسێتی دەکەم هەردووچیان ئاوارس کاژێرەکان بوونە سفر منیتس خولەکەکانیش بوونە سفر ئەو جا ئێستا چ دەکەم ئێستا دەچم بزانم کاتی کۆتاییم چەندە کۆتایی 2 خولەک دوای نیوەڕۆ 2 خولەک دوای نیوەڕۆ واتە دەبەمە لای 2 هەتا دەنووسرێ 2 PM ئەوها دەسوڕێنم هەتا دەبیتە 2 ئەوە 1 ئەوە 2 ئەو جا 3ش ئەوە تا لێرە نووسرا 2 PM تەواو ئەو جا ئێستا دەژمێرم ماوەکە چەندە ئەوەرس 6 کاژێر و 55 خولەک 6 کاژێر و 55 خولەک لێرە ئەمنیش 6 کاژێر و 55 خولەکم بەدەست هات ئەوە 2 ڕێگا بێگومان بەدەیان ڕێگەی دیشەیە خوێندکاری ژیر ئەتوو بە خۆت کامەی هەڵدەبژێری سەربەستی تەنیا ئەوەیە بیرکردنەوەکەت نووسینەکانت باوێ سەر کاغەز هەتا بیبینین بزانین کوو بیرت کردیتەوە و گرنگیشە بگەیە هەمان ئەنجام پرسیاری هەموو پرسیارەکان 19 و 20 وەکو یەکن سەرەتا هەیە کۆتایی هەیە کۆتاییەکە دوای نیوەڕۆیە ئەمن دیسان 12 کاژێری زیاد دەکەم لە کاتی ئەژمێرکردن 10 و 17 کەم هەمیشە کۆتایی کەم سەرەتا بۆ دیتنەوەی ماوە کۆتایی کەم سەرەتا دیسان لێرە 10 و 17 کەم 9 و 10 دیسان 12 زیاد دەکەم 12 کاژێر ئەوها 10 کۆ 12 دەبیتە 22 کەواتە لێرە ئەو دەیلا دەبم دەیکەمە 22 ئەوە 22 هیچ دەستکاری حەفدەکەی ناکەم چونکە پێویستیش ناکە لێرە ئەمن پێویست ناکە بە باشی بنووسم باشترە 22کە لێرە 22 پێویست ناکە کاژێری خورد کەمەوە چونکە 17 گەورەترە لە 10 پێویستم پێ نییە ئێستا لێ دەرکردنەکەی ئەنجام دەدەم هەر ئەوەندەیە دێمە لای ڕاست ببورن 7 کەمی 0 هەر 7 1 کەم 1 ئەوە زۆر زۆر گرنگە خوێندکاری ژیر بنووسم 0 لێرە لە بیرم نەچی ئەوە 0 تۆزێک دەمەوێت گەورەی بنووسم ناکرێ ئەو جا 2 خاڵەکانی کە کاژێر و خولەکی لێک جودا دەکاتەوە دەنووسم ئێستا 2 کەم 9 نابی ئەو دوای خورد دەکەمەوە دووەکە دەبیتە 1 ئەو دوای ئێرە دەبیتە 12 کەم 9 یەکسانە بە 3 1 لێرە هیچ نییە 0 هەیە ئەو یەکە دێتە خوارێ 13 خولەک و 13 کاژێر و ببورن 7 خولەک لە نووسینی کاژێر و خولەک ئەگەر خولەکەکان 0 بوون یان 1 بوو 2 3 4 5 6 هەتا 9 هەمیشە خوێندکاری ژیر دەبی لێرە 0ەکە بی ناتوانم 7 لە جیاتی ئەو 0ی بنووسم ئەو کات 7 نییە 7تایە کەواتە هەمیشە ئەگەر 1 ڕەنووس بوو دەبی 0ێک لە پێشی هەبی هەتا بیخینمەوە 13 کاژێر و 7 خولەک ئێستا دەچمە ماڵپەڕەکەی سەرەتایەکەی دەنووسم بزانم
دەنووسم 9 خولەک چونکە سەرەتایەکە 9 خولەکە، کۆتاییەکەش 7 خولەکە. سەرەتا 9 دەچمە لای 9 ئەوها 9 ئەوە 9 لەگەڵ 10 خولەک، ئەوەش 10 خولەک. تەمەشا دەکەم 9 گرنگترین شت تەمەشاکەم AM واتە پێش نیوەڕۆ. ئەوجە دەچمە لای ریسێت بیکە 0 کلیک کرتەی لەسەر دەکەم وەچی زانیم بووە 0 ئەوجا کۆتاییەکەی دەنووسم. کۆتاییەکە چ بوو؟ 7 خولەک. بەڵام 7 خولەک دوای نیوەڕۆ نابی ئەمن ئەوها 7 خولەک ئەوە ناکرێ، ئەوە پێش نیوەڕۆیە، دەبی جارش کەش بیسوڕێنمەوە 7 هەتا دەبیتە دوای نیوەڕۆ. ئێستا 7 خولەک ئەوها ئێستا زۆر باشە 7 خولەک PM واتە دوای نیوەڕۆ. ئەوجە دەخینمەوە چەند کاژێرە 13 چەند خولەکە 7 کەواتە ڕاستم ئەژمێر کرد بوو. بە هەمان شێوە خوێندکاری ژیر دەتوانی پرسیاری 20ش کۆتاییەکە 1 و 10 کەم 11 و 35 1 و 10 دوای نیوەڕۆ 11 و 35 ئەمن دیسان لێرە هەمیشە دەستکاریەکە لە کۆتاییەکەیە لە کاتی لێدەرکردن. ئەو یەکە چی دەکەم؟ 12 لۆ زیاد دەکەم کەواتە 1 کۆ 12 دەبیتە 13 کاژێر لێرە لە جیاتی یەکەکەی دەنووسم 13. پاشان تەمەشا دەکەم دیسان لێرە 10 خولەکە کەمترە لە 35 دیسان 1 کاژێری خورد دەکەمەوە دەبیتە 12 ئێرەش کۆ دەبیتەوە لەگەڵ 60 دەبیتە 7 کەواتە ئێرە بووە 12 کاژێر خولەکەکانیش بوونە 7. ئەوجە ئێستا 7 کەم 35 0 کەم 5 نابی 7ەکە خورد دەکەمەوە 7ەکە دەبیتە 6 0ەکەش دەبیتە 10 5 لێ بڕوا 5 6 3 لێ بڕوا 3. ئەو 2 خاڵە گرنگەی زۆر زوو دەینمە خوارێ 2 کەم 1 هەر 1 و 1 کەم 1 0 هیچ نانووسم لێرە باشترە نەنووسم. کردیە چەند؟ کردیا 1 کاژێر و 35 خولەک ئەوها دەینووسم 1 کاژێر و 35 خولەک ماوەکەیە 1 کاژێر و 35 خولەک لە مابەینی کاتژمێری سەرەتا و کاتژمێری کۆتایی. بێگومان ڕێگەی دیش هەیە بە کاتژمێری خۆت دەتوانی میلەکان بسوڕێنی هەتا ئەوەی بزانی چەند ماوە ڕۆیشتە. ئێستا دێمە لای کاتی کۆتایی ئەو جارەی ماوەکەم هەیە سەرەتام هەیە کاتی کۆتاییم نییە. کاتی کۆتایی ببینمەوە هەمیشە کاتی سەرەتا کۆ ماوە، کاتی سەرەتا کۆی دەکەمەوە لەگەڵ ماوەکە هەتا کاتی کۆتاییم بەدەست بێ. کاتی کۆتایی بەدەستم بێ. ئەوجە ئێستا دەچم دەنووسم 8 پێش نیوەڕۆ کۆی دەکەمەوە لەگەڵ 2 کاژێر و 45 خولەک.
ئاڵۆزیەکە لێرە چییە خوێندکاری ژیر؟ ئاڵۆزیەکە لێرە ئەوەیە ئەمن هەشت کاتژمێر 8 و 00 لێرەش دوو کاژێر دوو کاژێرەکەی ئەمن دەبیبینم لێرە بنووسم ئەو جە خولەکەکانیش لێرە بنووسم ئەوە دەبی زۆر ئاگام لێبی چونکە دەبی ئەمن هەمیشە بزانم لە لای چەپ ئەوە کاژێرە لە لای ڕاست خولەکە بەڵام لێرە بە پێچەوانە کاژێرەکەیان زوو نووسە خولەکەکەیان درەنگ نووسە کەواتە لە هەندێک جار خولەکەکەی پێشتر دەنووسن لە لاپەڕەکەی دیکە خولەکەکەیان زووتر نووسی بوو کەواتە دەبی زۆر ئاگام لێبی کاژێر لە کاتی نووسین هەمیشە لێرەیە خولەک لێرەیە ئەوە گرنگە ئەوجە کۆی بکەمەوە ئەمن لێرە بزانم ئەوها ئێستا کۆی دەکەمەوە کۆکردنەوە ئەوها ئاڵۆز نییە وەکو لێ دەرکردن کۆکردنەوە ئاسانە ئێستا 0 لەگەڵ 5 هەر 5 4 و 0 هەر 4 ئەو دوو خاڵی دەینمە خوارێ 8 کۆد و دەکاتە 10 واتە کاتی کۆتایی کاتژمێر 10:45 خولەک کاتژمێر 10:45 خولەک ئایا پاش نیوەڕۆیە یان دوای نیوەڕۆیە چونکە کاتی سەرەتا پێش نیوەڕۆ بوو کەواتە لێرەش پێش نیوەڕۆیە هێشتا پاش دوو کاژێر هەر پێش نیوەڕۆیە کەواتە دەنووسم پ وەن پێش نیوەڕۆ کاتژمێر 10:45 خولەک پێش نیوەڕۆ ئەگەر بچم بزانم دەتوانم ماڵپەڕەکەی بەکار بینم یان نا دەچم چ دەکەم دەچم کاتی سەرەتایی دەنووسم لێرە کە چەندە 8 کاتژمێر 8 پێش نیوەڕۆ کاتژمێر 8 پێش نیوەڕۆ بزانم 8 پێش نیوەڕۆ ئەوە 8 پێش نیوەڕۆ کوزانیم لێرە نووسرایە AM واتە پێش نیوەڕۆ ئەو جا ئێستا ئێرانە دەکەمە ئێرەی دەکەمە 0 ئێستا ئەمن دەی سوڕێنم هەتا لێرە ببیتە ماوەکە چەند بوو ماوەکە 2 کاژێر و 45 خولەک میلەکان دەسوڕێنم هەتا لێرە دەبیتە 2 لێرەش دەبیتە 45 بزانم دەتوانم یاننا ئەوە 1 2 ئەوجە 45 ئەو های لێ هات ئەوە نووسرا 2 کاژێر و 45 ئەوجە ئێستا دەخینمەوە لێرە چ نووسرایە نووسرایە کاتژمێر 10:45 خولەک پێش نیوەڕۆ کاتژمێرەکە ئەمن کە لێرە ئەوەم چا کرد دەیسوڕێنم خولەکە میلەکان دەسوڕێنم هەتا لێرە دەبینم 2 لەگەڵ 45 سوڕانەکەش وەکو کاتژمێر کو دەسوڕێ ئەوها دەیسوڕێنم چونکە ئەمن کاتی کۆتاییم دەوێ واتە کاتژمێرەکە بەرەو پێشەوە دەڕوە بەڵام ئەگەر کاتی سەرەتان بووێ بە پێچەوانە دەیسوڕێنم ئەوها دەیسوڕێنم بەڵام ئێستا ئەوها دەیسوڕێنم سوڕانەکە جیاوازە کەواتە لێرەش توانیم بزانم کە ئەمن ڕاستم کردیە پرسیاری هەمان بە هەمان شێوە خوێندکاری ژیر لێرە دیسان کاتی سەرەتا کۆی دەکەیەوە لەگەڵ 3 خولەک و 3 کاژێر و 10 خولەک کەواتە 11:50
لەگەڵ 3 و 10 11 و 50 لەگەڵ 3 کاژێر و 10 خولەک 5 کۆ دەکەمەوە لەگەڵ 10 یەکسان دەبی بە 60 ئەو دوو خاڵانە دەینمە خوارێ 1 و 3 دەکات 4 یەکیش لێرە لەگەڵ 0 هەر یەک لێرە ئێستا تۆزێک ئاسان نییە کاتژمێر چەندە؟ کاتژمێر 14 و 60 خولەکە پێش هەموو شتێک ئەو 60 خولەکەی دەبی یەکسەر بکەمە کاژێر چونکە کە بووە 60 خولەک دەکا یەک کاژێری تەواو واتە ئەو 60 دەبیتە 00 چونکە خوردی دەکەمەوە دەکەمە کاژێر هیچ نامینێ 14 دەبیتە 15 کەواتە ئەو های لێدێ 14 دەبیتە 15 کاتژمێر چەندە؟ 15 بەڵام بە کوردی کەس ناڵێ کاتژمێر 15 کەواتە چ دەکەم ئەگەر کاتژمێر لە 12 زیاتر بوو واتە 13 و 14 و 15 و هەتا 24 ئەمن دەینم ئەو جارەی بە پێچەوانە خوێندکاری ژیر 12 لێ دەردەکەم ئەوها 12 بێگومان 00 هیچ خولەک ناتەنیا کاژێر 12 لێ دەردەکەم چەند دەمینێتەوە؟ دەمینێتەوە 3 00 واتە کاتژمێر چەندە؟ کاتژمێر 3 بەڵام 3 کەنجی 3 دوای نیوەڕۆ 3 دوای نیوەڕۆ بچم زانم ڕاستەیان نا دیسان 11 و 50 لێرە دەستپێکەکە 11 و 50 لێرە دەچمە لای 11 و 50 پێش نیوەڕۆ 11 و 50 ئەوە 11 و 50 پێش نیوەڕۆ ئەم پێش نیوەڕۆ زۆر باشە دەینم ئێرە دەکەمە 0 ئەوها هەردووچیان بوونە 0 ئەو جا ئەو میلانە دەسوڕێنمەوە هەتا ئێرە دەبیتە چەند ماوەکە چەند بوو 3 و 10 خولەک 3 و 10 خولەک میلەکان دەسوڕێنم هەتا دەبیتە 3 و 10 خولەک ئەوە 3 ئەوجە 10 خولەکیش ئەوە 10 خولەک ئێستا دەخینمەوە چەندە؟ 3 و 10 خولەک لێرە کاتژمێرەکە 2 کاتژمێری من 3 بوو لەبەر چ؟ 3 و 10 خولەک 11 و 50 3 کاژێر و 10 خولەک بزانم ئەمن ڕاستم کردێ یان نا 11 و 50 بوو یان نا با بگەڕێمەوە 11 و 50 10 و 50 کردی ئەمن دیارە 11 و ئەوها 11 و 50 وابزانم ئەمن 10 و 50 دانا ئەگەر وابی ببورن 11 و 50 11 و 50 ئەوە دەستپێکەکەیە 11 و 50 دەستپێکەکەیە ئەوجە ئێستا ئێرە دەکەمە 00 ئێستا خولەکەکان دەسوڕێنم میلەکان هەتا دەبیتە 3 کاژێر و هەر لەبیریشم دەچی ببورن 3 کاژێر و 10 خولەک 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 ئەوەش 10 خولەک ئێستا تەواوە ئێستا کاتژمێر چەندە؟ 3 دوای نیوەڕۆ 3 دوای نیوەڕۆ 3 دوای نیوەڕۆ کەواتە ڕاست بوو 3 دوای نیوەڕۆ ڕاستە
تەواو بووم لەو جۆرە پرسیارانەش. ئێستا بێمە لای چ؟ تۆزێک ئەوانە چاکەم، بێمە لای کاتی